سڵاوتان لەبێت هاوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لە جیهاندا خەڵکێکی زۆر هەن و زۆربەیان لە یەکتریدا جیاوازن. جالەوانەیە جیاوازیەکەیان لە دین و باوەڕیاندا بێت یاخود لە چۆنەتی ژیانیاندا بێت و یاخود لە ڕۆشتیاندا بێت. لەم ڤیددیۆیەدا چەند زانیاریەکی سەرنجڕاکێشتان پێشکەش دەکەم کە لەوانەیە زۆربەتان نەیزانن و لە ڕێگەی ڤیددیۆی ئەم جارەمانەوە بەو زانیاریانە ئاشنا بن. بەڵام پێش ئەوی دەست بە ڤیددیۆکە بکەین هیوادارم ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان کەن و لایکی ڤیددیۆکەمان بۆ بکەن. و ئێستاش با بچینە نێو ڤیددیۆکەوە. یەکەم، فەڕەنسا. ئایا دەزانی کە لە کۆندا فەڕەنسا خاوەنی زۆرترین ڕێژەی ڕووبەری زەوی بوو و ڕووبەرێکی زۆر پانوبەرینی هەبوو، بەڵام ئەوەش بۆ ماوەیەکی کاتی بوو دوای پەیماننامەی سایکس بیکۆ ئەو ڕێژە زەویەی لێ وەرگیرە و ئەو کات رووسیا پلەی نۆیەمی هەبوو لە گەورەی ڕووبەری وڵاتەکەی لە ڕێزبەندی وڵاتەکانی جیهان. بەڵام ئێستا رووسیا گەورەترین وڵاتی جیهانە و خاوەنی زۆرترین ڕووبەری زەویە و کەنەدا بە پلەی دووەم دێت لە گەورەی ڕووبەری وڵاتەکەی و ئەمریکاش بە پلەی سێیەم دێت. دووەم، ماڵدیف. ئایا دەزانی کە ماڵدیف یەکەم وڵاتە لە جیهاندا کە گومانێکی زۆری لێ دەکرێت لە داهاتوودا دوورگەکانی هەڕەشی ژێر ئاوکەوتنی هەبێت و خنکانی هاوڵاتیانی تێدا گەلێک زۆرە بەهۆی مەلەکردنیان و بەرزبوونەوەی پلەی گەرما. ئەمە لە کاتێکدایە کە دوورگەکانی ماڵدیف 1.8 سانتیمەتر بەرزە لە ڕووی دەریاوە و بەم شێوەیە خەڵکی دوورگەکانی ماڵدیف لەسەر کەمترین ڕووبەری وشکانی دەژین. سێیەم، ناوڕۆ. ئایا دەزانی وڵاتی ناوڕۆ دانیشتوانەکەی زۆرترین ڕێژەی توشبوون بە نەخۆشی قەڵەوی تێدایە؟ لەوانەیە بڵێن قەڵەوی نەخۆشی نییە، بەڵام لەم وڵاتەدا وەکو نەخۆشی لێ هاتووە چونکە ڕێژەیەکی یەکجار زۆری مرۆڤەکان قەڵەون و کێشی زیادیان هەیە و هۆکاری ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە دانیشتوانەکەی زیاتر خواردنی لە قوتوکراوی وڵاتانی تر دەخۆن و خواردنی دروستکراوی دەستی خۆیان نییە. چوارەم، میسر. ئایا دەزانی کە وڵاتی میسر یەکەم وڵاتە کە خاوەنی کۆنترین حکومەتە و دەسەڵاتدارەکانە لە جیهاندا؟ لە مێژووی کۆنی وڵاتەکەیانەوە واتە هەر لە کاتی فیرعەونەکانەوە سیستەمی حکومڕانی لە وڵاتەدا پەیڕەو دەکرێت و لەو کاتەوە پارێزگاریان لە سیستەمی حکومڕانی کردووە لە وڵاتەکەیاندا و تا ئێستاش خاوەنی حکومەتە. پێنجەم، کەنەدا. ئایا دەزانی وڵاتی کەنەدا زۆرترین دەریا و دەریاچەی تێدایە؟ خاوەنی زیاتر لە 3 ملیۆن دەریاچەیە و لە 160 دەریاچەکانی جیهان کەوتونەتە کەنەداوە. شەشەم، مەنغۆلیا. ئایا دەزانی مەنغۆلیا پلەی یەکەمی بەدەستهێناوە لە نێو ئەو زۆرێک کە تەنها لە 1.5 کیلۆمەتری چوارگۆشەدا 4 کەس نیشتەجێن و ئەو وڵاتی کە دانیشتوانی زۆری تێدا دەژێت بریتیە لە وڵاتی هۆنگ کۆنگ کە بە جۆرێک لە 1.5 کیلۆمەتری چوارگۆشەدا 304 کەسی تێدا نیشتەجێیە. حوتەم، رووسیا. ئایا دەزانی رووسیا گەورەترین وڵاتە لە خاوەندارێتی تانکدا و سوپای رووسیا خاوەنی زۆرترین تانکی جەنگیە؟ بەپێی ئەو زانیاریان نەبێت کە ئێمە دەستمان کەوتووە رووسیا خاوەنی 21,000 تانکە، بەڵام هەندێک لەو تانکانە لە مێژە بوونیان هەیە و دروست کراون. لەوانەیە هەندێکیان بۆ شەڕکردن نەتوانرێت سوودی لێ ببینرێت چونکە دەگەڕێتەوە بۆ سەردەمێکی زۆر کۆن و بێگومان نابێت ئەمریکامان لە یاد بچێت. بە هەمان شێوە ئەمریکا خاوەنی تانکی زۆر هەیە و زۆربەیان بە شێوازێکی سەردەمیانەی ئێستا دروست کراون. هەشتەم، شانشینی عەرەبی سعودی. ئایا دەزانی کە سعودیە یەکەم وڵاتە لە جیهاندا کە هیچ دەریایەکی تێدا نییە و ئەو ئاوەی کە هەیە لە وڵاتەکەیاندا تەنها بۆ خواردنەوە بەکاردێت و ناتوانن دەریایەکی پێ دروست بکەن؟ نۆیەم، سەنگافورە. ئایا دەزانی سەنگافورە ئەو وڵاتەیە کە هیچ پرۆژەیەکی کشت و کاڵی تێدا نییە؟ لە هەمان کاتدا پەیوەندیەکی بەهێزیان هەیە لەگەڵ وڵاتانی تردا و کەسانی شارەزایان تێدایە، بەڵام شارەزایی بواری کشت و کاڵیان زۆر بە کەمی تێدایە و بۆ کشت و کاڵیکردن تەنها چەند پارچە زەویەکی ڕووبەری بچووکیان ئامادە کردووە، بەڵام ئەمەش جێگەی ئاماژەکردن و باسکردن نییە. دەیەم، ئەفغانستان. ئایا دەزانی ئەفغانستان گەورەترین وڵاتە لە بەرهەمهێنانی ئەفیۆن
و ڕێژەی 195 بەرهەمهێنانی ئەفیۆن دەکەوێتە وڵاتی ئەفغانستانەوە و ئەمریکا داوای لە وڵاتی ئەفغانستان کرد کە ڕێژەی بەرهەمهێنانی ئەفیۆن کەم بکەنەوە، بەڵام ئەفغانستان ئەم کارەی نەکرد و بڕیارەکەی ئەمریکای ڕەت کردەوە. یانزەیەم ئەمریکا ئەو وڵاتی کە زۆرترین زیندانکراوی تێدا هەیە. بەپێی ئەو زانیاریە نەبێت کە ئێمە وەرمانگرتووە، لە زیندانیەکانی ئەمریکا 2,200,000 زیندانی بوونیان هەیە و ئەوان 0.4 ڕێژەی دانیشتوانی جیهانن و لە دوای ئەمریکا وڵاتی چین دێ کە سەرو 1.5 ملیۆن زیندانی کراوی تێدا هەیە و دوای چین وڵاتی رووسیا دێ کە زیاتر لە 875,000 زیندانی تێدا هەیە. دوانزەیەم نێچیریا. ئایا دەزانی وڵاتی نێچیریا یەکەم وڵاتە لە ئەفریقیادا و حوتەم وڵاتە لە نێو وڵاتانی جیهان کە ڕێژەی دەستدرێژیکردنە سەر خەڵکی تێدا زۆرە، ئەویش بەهۆی بوونی تیرۆریستێکی زۆر لە وڵاتەکەیان. ڕێژەی دانیشتوانەکەی بۆ 200 ملیۆن کەس مەزەندە دەکرێت و حوتەمین وڵاتە لە جیهاندا بەهۆی ڕێژەی زۆری دانیشتوانەکەی، بەڵام وڵاتەکەی ڕێژێکی زۆر لە مافیا و بکوژی خەڵکی تێدایە و لە ڕووداوێکدا پۆلیسەکانی وڵاتەکە لە ساڵی 2015 گرۆپێکی ئافرەتیان دەستگیر کرد کە کارگەی بەرهەمهێنانی منداڵیان پێکهێنا بوو. ئەو ئافرەتانە لەلایەن گروپە چەکدارەکانەوە دەستدرێژیان دەکرایە سەر و دواتر ئافرەتەکان بە بڕەپارەیەک منداڵەکانیان دەفرۆشتەوە. ئەمەش 12 زانیاری سەرنجڕاکێش یاخود ڕاستی نەزانراو بوو لەسەر وڵاتەکانی جیهان. هیوادارم کە ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و هەروەها شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا. و ئەگەر ئەتەوێ هەمیشە ڤیدۆی ناوازە لە کەناڵەکەم ببینیت، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکە و هەروەها زەنگۆڵی تەنیش سەبسکرایبەکەش ئۆن بکە بۆ ئەوەی ڤیدۆکانت بە ئاگادارکردنەوە پێ بگات. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. ئەگەر ڕەخنەیەک یاخۆ پێشنیارێکتان هەیە ئەوە دەتوان لە کۆمنت بۆمانی بنووسن و ئینشاءالله وەڵامتان دەدەمەوە. و سێبارە سوپاسان دەکەم کە تەماشای ڤیدۆکەمتان کرد و تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.